بینەرانی بەڕێز دار شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەت دەبێت بە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان و ڕێگا چارەکان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان و پاراستنی یەکڕێزی نێوماڵی کورد وەک دەزانرێتن حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای بەیاننامەیەکەوە داوای لە حەزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کرد لە بارگەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئامادەبن و کۆبنەوەکی بەرفراوان بۆ خستنە ڕووی داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و هەروەها خەرجیەکانی هەرێمی کوردستان بۆ حزب و لایەنە سیاسیەکان کە دەگوترێت بە شێوەیەکی شەفافانە بخرێتە ڕوو دیارە ناکۆچێکی زۆر لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان هەیە هەر حزبێک بۆ چارەسەرکردنی کێشە نێوخۆیەکانی هەرێمی کوردستان پرۆژەی هەیە بەڵام تاوکوی ئێستا هیچ پرۆژەیەک لەلایەن حزبەکانەوە بە شێوەیەکی گشتگیر پێشوازی لێ نەکراوە. ئایا داهاتووی هەرێمی کوردستان لەم بارودۆخی ئێستاکەدا چۆن چارەسەر دەبێت، چۆن هەنگاو دەهاوێژێ؟ ئایا حزبەکانی هەرێمی کوردستان لەسەر بەرژەوەندی گشتی شەڕیانە یاخود لەسەر دەستکەوتی و بەرژەوەندی تایبەتی شەڕیانە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر لە شاری هەولێر هەر یەکە لە بەڕێزان ئەبوو کاروان سەرۆکی فراکسیۆنی ئازادی لە پەرلەمانی کوردستان، هەروەها فەرحان جەوهەر ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان، هەروەها بێستون فایق ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لەگەڵمانە. پێم باشە لەگەڵ بەڕێز ئەبوو کاروانەوە دەست پێ بکەم. بەڕێز ئەبوو کاروان، دەست پێشخەرەکەی حکوومەت چۆن دەبین؟ زۆر سپاس. سەرەتا هەر هەنگاوێک هەتا ناوی لێ بندێ بۆ چارەسەرکردنی قەیرانی ئابووری سەرجەمە و قەیرانانەی کە لە هەرێمی کوردستانە وجودیەیە ئینسان ناکرێت پێشوەخت بریاری نەگەتیفی لێ بدا، بەڵکو بە هەنگاوێکی ئیجابی لە قەڵەم بدرێ. ئەو هەنگاوانە هەر کارێک بکرێت ناوی لێ بندرێ ئەوە کارێکی باشە، بەڵام کێشەکە لەوەدایە لە هەرێمی کوردستانە پێشتر چەندین پرۆژەی وا پێشکەش کراوە، چەندین بریاری لەو شێوە دراوە، بەڵام جێبەجێ نەکراوە. جێبەجێ نەکردنەکەیشی هەر ئەگەڕێتەوە بۆ حکوومەت کە نەیتوانیوە ئەو پلانەی دایناوە، ئەو بەرنامەی دایناوە، ئەو کادر و مستەشارانە و ڕاوێژکارانە گشتیانەی کە بۆی ئامادە کردووە نەیانتوانیوە بە هەمووە ئەو بەرنامەیە جێبەجێ بکەن. بۆیە جۆرێک لە نامتمانەیی هەیە لەسەر ئەو مەسەلەوە، بە تایبەتی قەیرانەکان وەکو جەنابەت باست کرد، قەیرانەکان زۆر ئاڵۆزن و ڕاستە کەڵەکەبووی سیاسەتە چەوتەکانی ڕابردووی دەسەڵاتەوە بووە هەر لە بەشبەشێنەی حیزبی و تاکو دامەزراندنی بە کۆمەڵ، بەڵام ئێستا لە هەموو کاتێکی زیاتر ڕنگدانەوەی هەیە لەسەر ژیانی خەڵک. یعنی پێشتر دەگوترا ئێستاش تەواوی حزب و لایەنە سیاسیەکان باسنەوە دەکەن کە شەفافیت لە داهات و خەرجی هەرێمی کوردستان نییە. ئێستا حکوومەت بە هەموو حزبەکان دەڵێ فەرمون وەرن وەرنە بارگای ئەنجومەنی وەزیران هەموو ئەو ژمارانەی کە ئێوە پێتان وایە شەفاف نییە بۆتانی دەخەماڕوە. بۆچی؟ ینی چوا لەو حزبانە دەکات کە ئامادە نەبن تەنانەت ژمارەی ئەو خەرجیانە بزانن، ئەوانی کە پێشتر کە باسییان دەکرد شەفاف نییە؟ پێشتر ئەگەر بە بڕای من ئەگەر تەماشا بکەیت ئاوا پێشتر ینی زۆر جار ڕقەمی و ژمارەی زۆر پێشکەش کراوە، بەڵام دواتر بە پێچەوانەوە ئەنجامەکان دیار بووە. جگە لەوەیش لە کوردستانە متمانەی سیاسی لە نێوان لایەنەکان نەماوە، کە متمانەی سیاسی نەمێنێ لە نێوان لایەنەکان بەو وەڵامی بەو شێوەیە وەرئەگرین کە لە کاتێکە ئەبینین ئەو جۆرە وەڵامانە لە جێگای خۆیدا نەبێت تا ڕادەیەک، چونکە بۆ هەنگاوە ئەبێ هەر چارەمان نییە ئەبێ پێکەوە دانیشتین گفتوگۆی لەسەر ئەوە بکەین. بۆیە مەتەن بۆ نمونە لیژنەی قەیرانەکان لە ئەنجومەنی وەزیران دامندا، لیژنەی قەیرانەکان مەتەنەن کۆمەڵێ بریاری دەرکرد بە ئیجابی پێشوازی لێکرا، بەڵام کاتێک ئەو بریارانە دران ئەوانەی جێبەجێ کرا کە
بارقورسیە بۆ سەر خەڵک مثلەن ئەوەی کە خزمەتی دەسەڵاتەکەمانەکە حکوومەتەکەمانەکە ئەوانە جێبەجێ نەکرا بۆ نمونە یەکێ لە بریارەکان گەڕانەوەی پارەی کۆمپانیاکان بوو پارەیەکی یەکجار زۆرە تەنانەت وا لێک درراوە ئێمە لە پەرلەمانش ئەمە بەلای کەمەوە بەشی مایەکی موچەی سەرجەم فەرمانبەرانەکە پێش ئەوەی بریاری پاشەکەوت بدرێ باشە ئەمانە جێبەجێ نەکرا خۆ هەر لە ڕابردوودا دەیان پرۆژەی دیکە بە هەمان شێوە دەیان ینی پرۆژە دیکە خراوەتە ڕوو جێبەجێ نەکراوە کەوایە ینی ئێستا ئێمە متمانە بۆ ئایندەمان نەمینێتن چاوەڕێی هیچ شتێک نەکەین کە ڕۆژەکە چارە سەر بکە ئەبین لێوەکو ینی ئەتوانین بڵێن لە کوردستانە نای شارمۆ ئیرادەیەکی ڕاستەقینە نییە بۆ چاکسازی ئەگینا وەکوتم بۆچی خاڵی دووەم کە بەڕێزت نەتێڵا قسەی لەسەر بکەم دانانی مەسفا با بڵێن پاڵاوگەیەکی حکومی و داخستنی 250 پاڵاوگەی نایاسایی بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە ناردن و هاوردنی هەموو جۆرەکانی نەوت و مشتەقاتەکەی با بڵێن ئەمەیشە نەتوانرا ئەو 250 پاڵاوگە نایاسایە دابخەن بریاری بۆ دەرکەن نەتوانراش پاڵاوگەیەکی نیشتمانی حکومی دابمەزرێ بۆ ئەوەی کە ئەوانەی زیاتر پسپۆرن لەو بوارە پارەیەکی یەکجار زۆر ئەگەڕایە کەیسی گەندەڵی یەکجار زۆرە وەکو دەزانرێتن لە دەستەی نەزا هەیە ئێمە زیێدەتر ئەمڕۆ قسە لەسەر مەسلەی ڕێگا چارەکان دەکەین ئەبوو کاروان دەچمە لای بەڕێز بێستون ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان هەرزوو داواکارێکی حکوومەتی هەرێمی کوردستانتان ڕەت کردەوە باشە ئێوە تەنها لەبەر ئەوەی کە ئێستا لە حکوومەت بەشدار نینە بۆیە داواکارەکەی حکوومەتان ڕەت کردەوە یاخود هۆکاری دیکە هەبوو پرسی بەشداری نەبوونی ئێمە یان نەبوونی ئێمە تەواجودمان لە حکوومەتدا پرسێکی ترە بەڵام ئەوەی کە ئەنجومەنی وەزیران بانگەوازی بۆ کردو و داوای کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانەکە بۆ پرسی شەفافبوون و خستنەڕووی داتا لەبارەی کەیسی نەوت و پارە و چۆنێتی ناردنەکەی ئەم کەیسە بەلای ئێمەوە کەیسێکە کە قابلی ئەوە نیە لە ئەنجومەنی وەزیرانە حزبەکان لەسەری کۆ ببنەوە بە یەک دوو ئەتیبارێکیان هەموو ئەو داتا و ڕقەمانەی کە ئەنجومەنی وەزیران ئێستا بەنیازە بۆ ئێمەی بخاتە ڕوو ئێمە دەزانین چین چکە پێشتریش وەزیری سامانە سروشتیەکان پێشووتریش لە پەرلەمان مانگانەش دەنابتان دەزانن میدیاکان خەڵک هەمومان دەزانین سامانە سروشتیەکان راپۆرتێکی گوماناوی دەخاتە ڕوو کە هەموو ئەم راپۆرتانەی سامانە سروشتیەکان لەسەر دەرهێنانی نەوت ناردنی بڕەکەی دواتر پارەکەی هێنانەوەی تەوزیعکردنەکەی هەر هەمووی جێی گومانە سەرباری ئەوە دۆخی هەرێمی کوردستان لە حاڵێکدا نییە گومانە یاخود بەڵگەی تەواو لە دەست بزوتنەوەی گۆڕان یەقینە کەوا ژمارەکان گەمەی داتاکان ناتەواون پارتی دیموکراتی کوردستان دەبێ بڵین چکە شتێک نەماوە بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە ئێستا پارتی هەیمنەی تەواوی بەسەر حکومڕانی و جونگە گرنگەکانە هەیە ینی حزبەکان کە ئێستا بەیەکەوە حکومڕانی دەکەن ینی وجودی وان جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە وجودی هەیە بەڵام ئەو ژۆک و پارتی نییە ئەوانی تر نەخێر وجودیان نییە دواتر ئەگەویست قسە لەسەر وجود و ڕۆڵی ئەو حزبانە و هەڵوێست و کشانەوە و نەکشانەوەیان لە ئێستادا چییە کاکامران لەسەر ئەو مۆزوع ئێمە پێمان وایە ئێستا لە هەرێمی کوردستان مۆزوعی شەفافیەتی نەوت و داهاتی نەوتی بابەتێکە هەمومان ڕاهاتوین لەگەڵی کە حکوومەت ناتوانێت بەم دۆخە بەم ستافە بەم ئالێتە ئیشکردنی ئێستا شەفافێتی بۆ کەسمان بسەڵمێنێ ئەمە بابەتێکیانە بابەتەکەی تریش دۆخی هەرێمی کوردستان دۆخێکە بە بانگەوازێکی ئەم شێوەی ئەنجومەنی وەزیران چارەسەر نابێ ئێمە شوێنی ترمان ئێشێ خەڵکی کوردستان لە شوێنی ترەوە برینی هەیە چۆن چارەسەرەکە بۆچوونی ئێوە دەبێت چۆن ئەوەی کە کاک ئەبوو کاروان فەرمووی بێمتمانەی لە نێوان هەمومانە دروست بووە پێویستمان بە گەڕانەوەی متمانە بە سەرپێخستنی دامەزراوە گرنگەکانی حکومڕانی هەیە خۆ ئەنجومەنی وەزیران ڕەنگە باشی بۆ چوو بێ خۆی دەزانێ بۆیە بانگی حزبە سیاسیەکانەکە ئەگەرنا ئەسڵ وایە دەبوو ئەنجومەنی وەزیران بێت لە پەرلەمانەوە لە بەردەم پەرلەمانەوە داتا بۆ خەڵکی کوردستان و بۆ حزبەکان و بۆ میدیاکانیش ڕابگەێنێ ئەگەرنا لەکوێیە هەبووە تۆ داوا لە حزب بکەی لە ناو ئەنجومەنی وەزیرانە داتا و ئیشوکارەکانی خۆی بخاتە ڕوو لە کاتێکە ئەمە ئیشی پەرلەمانە دەبێت ڕقی بێ بەسەر حکوومەتەوە و ئیشی حکوومەتیشە دەبێت لە بەردەم پەرلەمان و لە بەردەم ئەو مؤسسە گرنگانەیە ئەو بابەتە ناشەفافانی کە بەلای ئێمە و خەڵکەوە ناشەفافە بۆ هەمومانی بخاتە ڕوو بۆیە ئێمە شوێنی ترمان ئێشێ خەڵکی کوردستان کێشەکەی لە شوێنی ترەوەیە باشە بەدیل ینی بەدیل تەتە ئێستا باسی بەدیلت نەکردووە بەدیل وازەحەکە کامران هەمومان دەزانین قەیران سەبەبی کێشەکان لە کوردستانە چییە
ئێمە جارێ دوو جۆر کێشەمان هەیە بەشێکیان کێشەدارایی و ئیداریەکە و ئەوانەیە کە پەیوەندی بە ژیانی خەڵک و گوزەرانەوە هەیە کە بەشێکی گرنگە بەشەکەی تریشی کێشە سیاسیەکانە کە بەشێکی گرنگی موسەساتی ئێمە لە کوردستانە پەکی کەوتووە ئەمەش دیسان لە ڕووی نەفسیەوە کاریگەری خراپی لەسەر هاوڵاتیانی کوردستان و هەمومان جێهێشتووە مەرحەلەی یەکەم کە قەیرانەکەمان پێ چارەسەر ناکرێت ئێمە پێمان وایە دەتوانرێت ئەوی چارەسەر بکرێت خۆ دەتوانین ئەمی تر چارەسەر بکەین ئەنجومەنی وەزیران لە بری ئەوەی هاتووە بانگێژ بۆ حزبە سیاسیەکانەکە فەرم و بابی وتایە فەرم و پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی بکە با ئێمە بین لە بەردەم ئێوەیە خۆکرا هەر ئەم کابینەی حکوومەت لە سەرەتای ئەم خولی ئێمەیە هاتن ئەنجوم پەرلەمانی کوردستان چەند جارێک داتاکانیان لە ئەنجومەنی وەزیران خسە ڕوو لێگەڕ ئێمە بڕوامان بە داتاکان هەبوو ئەو کات یان نەبوو ئەوە شتێکی ترە بەڵام هاتنە پەرلەمانی کوردستان دەکرا ئەنجومەنی وەزیران ئێستا وەکو موسسەیە کە موسسەیەکی بێدایک و باوکە لەو چوارچێوەیەدا نیوەی زۆری وەزارەتەکانی ئەنجومەنی وەزیران بە وەکالەت بەڕێوە ئەبرێ وەزارەتی داراییکە وەزارەتێکی گرنگە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی مالیە کوێ ئەمانە بە وەکالەت بەڕێوە ئەبرێن واتە ئەم ئەنجومەنی وەزیرانە جارێ پایەیەکی لەناو خۆیان ناتەواوە پایەکەی تریشی کە پەرلەمانی کوردستانە دەبێ ڕەقیبێ بەسەریەوە ئاڵوگۆڕی پرۆژە و ئەوانە بکرێت لە بینی ئەم دوو دامەزراوەیە ئەوەش نییە دەبوو ئەنجومەنی وەزیران داوای بکردایبی و تا پەرلەمانی کوردستان هەر چۆنێکە بێ کۆبوونەوەی بکەن فەرمون با ئێمە لە ڕێگەیەوە کەواتە وچە نەزەری ئێوە هەمان وچە نەزەری پێشوە پێتان وایە وەکو بزوتنەوەی گۆڕان کلیلی چارەسەر کارەکردنەوەی پەرلەمانی بێگومان باش دەچمە لای بەڕێز فەرحان جەوهەر بەڕێز فەرحان جەوهەر گوێبیستی قسەکانی بەڕێز بێستون و بەڕێز ئەبوو کاروان بووی پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە پرۆژێک زۆربەی حزبەکان هەر لە سەرەتادا ڕەتیان کردەوە بۆچی پرۆژەیەکی لەم شێوەیە دەخاتە ینی بەردەستەوە بەڵێ خستنە ڕووی پرۆژەیەکیەوە لەبەر ئەوەیە کە ماوەیە کە حزبە سیاسیەکان بەدەر لە حکوومەت کە نوێنەریان هەیە لە حکوومەت وەزیریان هەیە لە حکوومەت جگە لە بزوتنەوەی گۆڕان نەبێ لاەن کە وەزیریان هەیە نوێنەریان لە حکوومەت هەیە ئەوان قسە ناکەن نوێنەرەکان وەزیرەکان هیچ نەمان بینیوە تەسریحێکی سەلبی ڕۆژێک بدەن بڵێن ئێمە دەسەڵاتمان نیە بڵێن شەفاف نییە کەچی حزبەکان بۆ هاتوونە لە دەرەوەی ئەم لە پشتەوەی وەزیرەکانی خۆیان نوێنەرە شەرعیەکانی خۆیان قسە ڕۆژانە دەکەن و دەڵێن ڕۆژێک دەکشینەوە ڕۆژێک دەڵێن شەفاف نیە ڕۆژێک دەڵێن مزاحرات دەکەین ڕۆژێک دەڵێن حکوومەت کەچی نوێنەرەکانیان لە حکوومەت یاریمی کوردستان کار دەکەن وەزیریان لەوەیە یعنی لەبەر ئەوەیە حکوومەت ناچار بووە بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان تێبگەینێ لەسەر ئەو بارودۆخە قەیراناویەی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە تێکێتووە یان ئەو داتانە بخاتە ڕوو کە چۆن نوێنەرەکانیان قەناعەتیان هاتووە ئەوانش قەناعەتیان بێ واز لەو قسانە بێنن ینی واز لە قسەکردن بێنن ئەگەر ناشەفافیت هەیە ئەگەر داتاکان گوماناوینە ئەگەر هەر شتێک بێ ئەبێت جێگیری ئەنجومەنی وەزیران جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لە حزبێکی گەورەیە لە کوردستاندا دەسەڵاتی هەبووە لە ئێستاش دەسەڵاتی هەیە لە ڕابردوژدا دەسەڵاتی هەیە ئەبێ ئەو قسەیەک بکاتن باشە لە دوای ئەو نوێنەرێک لە مەکتەبی سیاسیە نە لە حکوومەتە نە ئاگای لە چییە هەتا شەرعیەتیشی قسەکردنیشی نییە لەسەر حکوومەتە ئەچی تەسریحی ئاگریناوی لە ناو خەڵک بڵاوەکاتەوە بۆیە پێویستە ئەم کۆبنەوەی بکرێتن بین ئەوانیش چۆن ئاگاداری بارودۆخەکە بن لە ناو خۆدا چیتر یان ئەگەر باوەڕیان پێ هەیە یان ئەگەر بۆ مزایداتی سیاسیە یان ئەگەر مەبەستی سیاسیە یان ئەگەر بۆ لێدانی لایەنی بەڕێز فەرحان ئێستا ینی قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێتن کە هۆکاری سەرەکی لە پەکەوتنی پەرلەمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستانە بۆ ئێوە بەجددی بیر لەوە ناکەنەوە کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە لەوە ینی مەترسی لەوەتان نییە کە ینی پارتەکانی ئۆپۆزۆسیۆن بە تایبەت بزوتنەوەی گۆڕان جارێکی دیکە پەنا بباتەوە بەر شەقام و جوولەی شەقام دەست پێ بکە و ئیتر ناڕزایی خەڵک بێ لێ بکەوێتەوە جارێ ئێمە هۆکاری سەرەکی نین لە پەرخستنی پەرلەماندا لایەنەکانی تر و بە تایبەتیش بزوتنەوەی گۆڕانیش لە ئێمە زیاتر مەسئولیەتی هەیە بەرامبەر پەرخستنی پەرلەماندا خۆ هەر ئەوە نییە خۆی بە مەزلوم پیشان بدا و گوایە حەقەکە هەموو لای ئەوانە ینی بەشێکی تێکدانی بارودۆخ لە پەرلەمانی کوردستان دەکەوێتە ئەستۆ و نوێنەرانی بزوتنەوەی گۆڕان بەڵام بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکی هەبوو لە پەرلەمانی کوردستان پرۆژەکەی سەری نەگرت دواتر ینی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی پەرلەمانی ئێمە ئیتفاقێکمان هەیە ڕێکەوتنێک کە تۆ قراردا بێ ناو حکوومەتێک بەشداری حکوومەتێک بکەیت کە ئەم حکوومەتە ڕئیسەکەی لە حزبێکی معەنە ئەبێ ئیلتیزاماتیشت هەبێتن و ئەبێ ئەرکیشت هەبێتن هەم ئەرک و هەم مافیشت هەبێ بەڵام ئەوان ئەرکەکەیان جێبەجێ نەئەکرد
بە هەمان شێوازی ئۆپۆزیسیۆنی جاران و بە هەمان ئێتیلافکردن و بازان بەسەر ئەو تەوافقی کە لە حکوومەت دروستدا بوو ویستان تەوافق لە پەرلەمان تێک بدەن لەبەرەوەی زۆرینەیان دەستکەوت ئیدی وازیان لەو ڕێکەوتنەیە ناکە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە تەوافق و بە ئێتیلاف و حکوومەتێکی بنکە فراوانمان پێکەوە ناوە کە ئەبێ هەمومان هەم مافمان تێدا هەبێ هەم ئەرکیشمان تێدا هەبێ واجباتیشمان تێدا ئەبان ئەرکەکانی خوان فرامۆش کرد ئەم تەوافقی کە لە نێوان لایەنە سیاسیەکان بوو تێکیدا سەرۆکی پەرلەمانەکەیان کە لە خۆیەوە هات تەوافقی تێکدا گەلی کوردستانی ئینشقاقی تێکاوت انحیازی کرد بۆ فراکسیۆنێک لە جاتی بیتە ڕئیسی پەرلەمان بووە سەرۆکی فراکسیۆنەی خۆی لە پەرلەماندا ئیدی بارودۆخەکەیان شێوان بەم شێوەی کە لێکرا پارتی بە شێوەیەکی ناچاری ئەبوو بۆ پاراستی هەرچەندە حزبەکان بەڕێز فەرحان هەرچەندە حزبەکان بەشێک لە حزبەکان پێیەکیان لە حکوومەتە و پێیەکیشیانە ناو ئۆپۆزیسیۆنە بە ئاشکرا بازدەوە دەکەن کە ئەو حکوومەتە ینی زۆر جار بازدەوە دەکەن ئەو حکوومەتە زێدەتر پارتی ینی تەمسیلی تێدا دەکات و بازدەوە دەکەن کە بەم شێوەیە قەیرانەکان بەم شێوەیە بەردەوام بێ هەندێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی سەرکردایەتیان بازدەوە دەکەن کە ئەوان لە ئایندەدا ئەگەر بێت و پارتی بە جددی هەڵوێز وەرنەگرێ ئامادەن لە حکوومەت بکشێنەوە ئەمە مەترسینیە بۆ ئایندەی هەرێمی کوردستان مەترسی زۆرە لەسەر ئایندە هەرێمی کوردستاندا ئەگەر هاتوو ئێمە لە ناوخۆماندا بە شێوەیەکی عەقلانی و منطقی ڕوبەڕوو قەیرانەکان نەبینەوە کە عەقلانیەت و منطقی ئەوەیە کە ئێمە یەکگرتوو بین کە ماڵی کورد ڕێک بخەینێتەوە ڕێک بخرێتن ئەمانە هەموو ئەو قسە بەدیهیانە کە هیچ پێویستی بە بەڵگەهێنانەوە ناکاتن بەڵام لەسەر مەسلەی ناو حکوومەتدا کە بەشدارن و ئۆپۆزیسیۆنیشن ئەمە ناکرێت تا سەروا بێتن ئایا مەکتەبی سیاسی چۆن شەرعیەتی هەیە قسە لەسەر حکوومەت بکە نوێنەرێکی ناردوتە ئەوان لە کاتێکدا ئەڵێن حکوومەت ئەبێ مؤسساتی بێ حکوومەت قرارات دەربکە حکوومەت نوێنەری خەڵکی کوردستانە ئەبێ حکوومەت کارەکان بەڕێوە بە کەچی لە دوای نوێنەرەکەی خۆیانەوە کە هیچ حسابێک نەبوو وەزیری خۆیانەکەن نەبوو جێگیری سەرۆک وەزیرانەکەن لای خۆیانەوە تەسریحات ئەدەن و داوای کشانەوە ئەکەن و بەیاننامە دەرئەکەن و من نازانم ینی ئەو وەزیرانە بۆچی ناردووتیانە کە ئەوەندە بێدەسەڵات بن یان ئایا ئەم وەزیرانە فعلا وهانە بێدەسەڵات کراون یان بێدەسەڵاتن ینی ئەمە پرسیاری جددی لەسەر خۆیان دروستەکە کە خۆیان عەقلیەتی بەڕێوەبردننی بە شێوەیەکی مؤسساتی ناگرنە بەر چۆن گلەیی لە ئێمە دەکەن کە ئێمە داوا لە ئێمە یەکەن مؤسسە بین داوا لە ئێمە کە شەفافیت بین داوا لە ئێمە یەکە دیموکراسی بین بەڵام هیچ ئەو مەرجانە خۆیان تێیاندان نییە کە ئەم داوایە لە ئێمە بکەن بۆیە کەچی مەرجی ڕەوانە کە هەمومان پێویستە جێبەجێ بکەن بەڵام ئەم مەرجانەی کە ئەوان داوا لە حکوومەت و لە پارتیەکەن خۆیان هیچیان ئەم ئەهلیەتیان نییە زۆر باش کێشەکە دووبارە ئەبێتەوە دروستە بێتەوە ئێستا ئەبێ پێکەوە دابنیشین پێکەوە ئەو کۆبوونەوەی بکەین ئەم کۆبوونەوە ڕەتکردن و ڕەتکردنەوەی گفتوگۆ و پێکەوە دانەنیشتن ئەمە کێشەکەی ئاڵۆستر کردووە ناکرێت ئێمە لە کوردستان بین پێکەوە لە حکوومەت بین پێکەوە لە یەک وڵات بین گفتوگۆ ڕەت بکەینەوە هەر زۆر ینی بەڕێز فەرهان قسەی زۆر لەسەر ئەوەیە بۆ ئەو کۆبنەوەی ساز ناکرێتن بۆچی بزوتنەوەی گۆڕان و مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بەیەکەوە دانانیشتنەوە کێشەیە چارەسەر بکەن ئێمە هەر کاتێک خۆت ئەزانێ ئەگەر دەست پێشخەریەکان شل بوونەوە ڕاگیران لایەنە سیاسەکان بەتا بزوتنەوەی گۆڕان ئەڵێ ئێمە حازرین بۆ ئاشتی و بۆ کۆبوونەوە ئەگەر هاتوو دەست پێشخەری هاتە پێش خۆیان ئەشنە پاش و یەکسەر کۆبوونەوەکان ڕەفز ئەکەنەوە یان مەرجی تعجیزی ئەخەنە بەردەم کۆبوونەوەکان یان یەکسەر بەیاننامەیەک دەرەکەن و بەبێ دراست و بەبێ لێ کۆڵینەوە ئەشنەوە پاش زۆر باش شتێکی تر ئەڵێن ینی ئەوان ئەو کاتە داوای ئاشتی و ڕێکەوتەکەن زۆر باشە بەڕێز فەرهان دواتر دەگەڕێمە وڵات کاک بێستون لێرە ئامادەیە دواتر دەتوانانی تعلیق لەسەر قسەکانی جەنابت بدە بەڵام ئێستا دەچمە لای بەڕێز ئەبوو کاروان چارەسەر چۆن دەبینی ئێوە لە پارتی نزیکن لە بزوتنەوەی گۆڕانیش یعنی چۆن دەکرێت چارەسەر دوو حزب تا ڕادەیەکی زۆر ئایندەی هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی مەترسیدار دەبن وەکو دەبینرێتن کە تەنانەت باسی دوو ئیدارەیی دەکرێت زۆر قسەی دیکە هەیە پێتان وایە چۆن دەکرێت بگەن بە چارەسەر یەکەمی شت پێویستە ئیرادەیەکی حەقیقی هەبێ بۆ چارەسەر ئەم ئیرادەی حەقیقیە پێویستی بە تەنازولاتی هەردوو لایە هەموو حیزب و لایەنە سیاسیەکانەیە پێویستی بەوە هەیە دوورکەوینەوە لە بەرژەوەندی حیزبی وەکو جەنابەت لە پێت وایە ئێستا بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان زێدەتر خەمی بەرژەوەندی تایبەتی خۆیان بەلای منەوە نەخیر بەلای منەوە ئەوەندەی بایەخ ئەدەن بە جادە و ئەوەندەی بیرەکرێتەوە لە ئینتخاباتی داهاتووە چۆن بکرێت ئەوەندە بیر لێ ناکرێت ئەگینا ئەگەر پارتی مەتەلە خطوەی هەنگاوی یەکەم ئەوەی کاک بێوستونوتی ڕاستە پێویستە هەمومان متتەفقین بە پارتی دیموکراتی کوردستان شۆ ئەبێ پەرلەمان کارا بکرێتەوە پەرلەمان بەگر بخرێتەوە
ئەم پەرلەمانە ئێمە لە بەردەم دوو هەنگاوین لە بەردەم دوو چارەسەری ئەم دوو لایەنین یەکەمیشت ئەوەتانێ پارتی دیموکراتی کوردستان وەک حیزبێکی سیاسی سەرڕای ئەوەی ڕوودا و بارەگای سوتا و ڕێگری بە بریارێکی سیاسی سەرۆکی پەرلەمانی نردووەتەوە بە پیاچوونەوەی بکەن بەو بریارەیە و با پەرلەمان بەگر بخستێتەوە بەرامبەر کۆمەڵێ ئیتفاقیە ڕێکەوتن لە داهاتووە چی بکرێ یانەوەتانێ بزوتنەوەی گۆڕان بیر بکاتەوە بڵێ کە بەرژەوەندی ملەتی ئێمە ئەگەر لەوەدایە سەرۆکی پەرلەمان ئێمە نەبین با ئێمە نەبین با ئێمە نەبین ئەگەر کشەکە چارەسەر لەبەرەوە و حکوومەتی هێرێم خۆشی ئەم بەڵگانەی داوەتە دەستۆکان ئێستا بۆ هەموو هەنگاوەکان پێویستیمان بە پەرلەمانەیە بۆ پەیوەندیمان لەگەڵ بەغا پێویستیمان بە پەرلەمان بۆ ڕێفراندۆم پێویستیمان بە پەرلەمان بۆ یاساکانی چاکسازی ئەگەر پێویستیمان بە پەرلەمان هەیە باشە تەنانەت بۆ ئەم بارودۆخی ئێستا دروست بووە لە نەبوونی موچە و ڕوب ئەموچەش نەماوە خۆ نایشارینەوە ئەگەر حکوومەتی هەرێم خۆی بەدەر لە پەرلەمانیش هەنگاوی جددی چاکسازی بنایە موچەی فەرمانبەرانی دابین بکردایە ڕەنگە کەمتر باسی ئەوە بکرایە کە ئەوێ پەرلەمان کارا بکرێت هێشتا حکوومەت ئەوەیشی نەکردووە یعنی لە کۆبوونەوەکانی پێشوو کە سەرەتای ئەوەی کە میزانەی حکوومەتی هەرێمیان بڕی لە بەغدا گفتوگۆ لەسەرەوە ئێوە ئەندامی لیژنەی دارایی و ئابووریشن پێتان وایە لە توانای حکوومەت هەیە بە تەواوی موچەی فەرمانبەران دابین بکە؟ ئەم مشکلەکە لەوەدایە ئێستا تەنانەت لیژنەی دارایی و ئابووری پەرلەمانی کوردستان من پێشتر بوومە بەڵام ئێستا لە لیژنەی دارایی و ئابووری نیم ئەم برادرانە ئێوە ناچن کۆبوونەوەی بکەنەوە بە یەک کۆ راپۆرتێکی هاوبەش بنێننەوە زۆر جار تەقریرەکانی هەر یەکێک لە ئەندامەکان جیاوازە لەوەی تر لەبەرەوە هەم سەرمان لە ئەو خەڵکەواتە مۆرکی حیزبایەتی تێدایە بە دڵنیاییەوە هەموو حیزبەکان ئێستا و بە تایبەتیش پێشتری پێش ئەوەی پەرلەمان لە کار بخرێ هەمویان لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و تەماشایانە کرد بە تایبەتی ئەو حیزبان پێنج حیزبەکە کە سەرەتا ئیتلافێکیان کرد سەرجەم بەشەکان هەمویان بە بەش دابش کرد سەردە وەزیرەکان مدیر عامەکان تەنانەت گەیشتینەتە دۆک و سلێمانی ئەوانە کۆمەڵێ لەو حیزبانەی تریشە ئەگە بدوێ ناحەیەکیان بوو بێ لایەنداوە یعنی ئێستا لە سلێمانی حیزبی شوعی پێشتر مدیر ناحەیەکی بوو وتیان بڕۆرە بۆ ماڵ زۆر هەمویان دابش کرد لە بینی حیزبەکانە و ئێستاس لە هەولێرە خۆتان نەزان ئەگەر پارتی موافقەتی لە بەرژەوەندی گشتی دەکەن بەرژەوەندی گشتی بەڵام لەژێر مزایەداتە باش بەڕێزانم ئێستا دەچینە ناوبڕێک و دواتر باسی ڕۆژ بەردەوام دەبێت و درێژە بە گفتوگۆکانی خۆمان دەبێت جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوامە و تەوەری ئەمڕۆکەمان تایبەتە بە هەنگاوەکان بۆ چارەسەرکردنی بارودۆخی نێو هەرێمی کوردستان ئەگەر هەنگاوی جددی و عملی هەبێت دەچمە لای بەڕێزتان بەڕێز بێستون ڕۆژ لە دوای ڕۆژ ینی کێشەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان قوڵتر دەبێتەوە و چارەسەر نابیندرێت ئەگەر پارتی تەواوی دەستەڵاتەکانی لەبەر دەستدابی وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو جەنابی کەمێک بەر لە ئێستا باست کرد ئابووری وڵات لەدەست پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتی هەرێم سەرۆکی حکوومەت چ قازانجێک دەکات بزوتنەوەی گۆڕان لە درێژکردنەوەی ئەو کێشەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان قوڵکردنەوەی ئەو کێشەیە لەگەڵ کاکامەرانی ینی ناکرێت قوڵکردنەوەی کێشەکان و درێژە پێدانی ئێمە ببینە تەوەری سەرەکی تێیاوە ببینە موسەبب ڕاستە ئێمە بەشێکی ململانیەکە بووین ململانیەکە لە بینی ئێمە و پارتی دیموکراتی کوردستانە دروست بوو کە لە ئەسڵدا ئێمەش نەبووین بەتەنیا بەرەیەکی فراوان لە پەرلەمانی کوردستان نیەتیان هەبوو پرۆژەیان هەبوو عەرزی پرۆژەکانی خۆیان کرد بۆ ئەوەی کە ئەو دۆخەی لە هەرێمی کوردستانە هەیە ئێستا ئەو کات بەری پێبگرین و دروست نەبێ ئێستاش ناکرێ بزوتنەوەی گۆڕان بە موسەببی درێژە کێشانی ئەم کێشەیە دابنین بەو هۆکارانی کە جەنابە باسی کرد لەبەر ئەوەی ئێمە ئێستا هیچێکێک لەو موقعە گرنگانە بەدەست ئێمەوە نییە کە خاوەنی بڕیار بین و بڕیار یەکلاکەرەوە لای ئێمەوە بدرێ و دۆخەکە تێپەڕێنین ئەگەر وایە
حزبەکانی دیکە هاو پەیمان بوون لەگەڵ ئێوە هاو بەش بوون بۆچی ئەوان لە حکوومەتمانەوە ئێوە بەتەنیا ینی بەتەنیامانەوە بەداخەوە مۆزوعی پەرلەمانی کوردستان بوو بە شەڕی بینی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە ئەسڵدا نەبوو وابێ کاک ئەو پەرلەمانە سەرۆکەکەی هی گۆڕانە بەڵام پەرلەمانی هەموو خەڵکی کوردستانە ئەی هەموو حزب سیاسیەکان 40-50 ساڵ لە شاخ و لە شەڕە خەریکی ئەوە نەبوون بڵێن وڵاتێکی دیموکراسی و خاوەن پەرلەمان دروستەکەین ئەم پەرلەمانە تەنها هی گۆڕانەوە پارتی وای لێکا و کەس زەنگ ناکە ئەی بە دیوەکەی تر پارتی نابێ پەرلەمانیش بەهی خۆی بزانێ جا لەبەرەوە کاکامەران من بگەڕێمەوە سەر ئەوە ئێستا ئەگەر بەراورد بکەی لە بینی ئێمە و پارتیا و بەرپرسیارەکان دابەش بکەین لەم دۆخە لە چارەسەرکردن ئێمە هاوتانین لەگەڵ پارتی ئەوەی کە جەنابەوتە پارتی جونگەکانی بەدەستەوەیە پارتی سەبەبی دروستکردنی کێشەکان بەڵام پارتی نوێنەر دەنێری ینی مەسعود بارزانی نوێنەری خۆی نرد بۆ لای نێوشەروان مستەفا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی هەیە تاوکو ئێستا بزوتنەوەی گۆڕان تەنانەت یەک هەنگاویشی ئەخرەوانە هەنگاو نین ئەوەی کە پارتی کردوتی نیەت نییە لە ئەسڵدا خۆناردنی نوێنەرەکەی بارزانی کاک فواد حسێن ئەگەر پرۆژەیەکی چاکی پێ بواە خۆ بزوتنەوەی گۆڕان نەچوو ئەو یاڵە بگرێ ئەو شاخە بگرێ و خەمی خەڵک خەمی میلەت خەمی مؤسساتی نەبێ کاکە تۆ دوای 6 مانگ لە وتوێژ هاتووی تازە ئەڵی سکرتێری پەرلەمان بۆ تۆ با کاک مەسعودی لە شوێنەکەی خۆی بمێنێ تازە هاتووی ئەتەوێ بڵێ فەرموو ئەگەر ئەتەوێ ببۆ معارەزە کاکە خۆ معارەزە خۆشم توانم تەرحیب بکەم یانی ئێمە خاوەنی ژمارەیەک دەنگین لە کوردستان ژمارەی کورسی پێویستمان هەیە لە ناو پەرلەمانی کوردستانە پارتی هەموو ئەوانەی کردوێتی کە یەک جار دوو جار دەست پێشخەری کردو هیچی ئەوانە پێویست نەبوون قابلی ئەوە نەبوون کە دۆخی سیاسی هەرێمی کوردستان چارەسەر بکە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بەتەمایە و دەیەوێت دۆخی سیاسی هەرێمی کوردستان چاکە فەرموو باس بینێ بڕیار بدا کۆبنەوەیکی ئەنجومەنی وەزیران بە ئامادەبوونی هەموو وەزیرەکان بکرێ فەرموو با بانگێشتی کۆبنەوەی بکە پەرلەمانی کوردستان لە هەولێر کۆبنەوەی بکایانی خۆ سەرۆکی پەرلەمان بێتەوە بە 4-5 حیمایە و لە هەولێرا چیەکە پارتی لەکوێی سەرۆکی پەرلەمان تۆقیوە وەزیرانی بزوتنەوەی گۆڕان بەشداری لەو کۆبنەوەی ئەو کات ئەگەر نەکرا ئێوە و خەڵکی کوردستانیش گلەی بکەن بڵێن کاکە ئێوە سەبەبن بەڵام تۆ هاتووی تازە بە تازە کاک فەرحان جەوهەرەڵێ ئێوە پرۆژەتان تەقدیم کرد ئێوە سەبەب بوون کاک فەرحان ئێمە پرۆژەیەکمان تەقدیم کرد بەڵام ئێوە سەرکێشیەکتان کرد بە تاریخی ئەم کوردەوە هاتن دێگەڵەتان جارێکی تر دیاری کردەوە لە بەغا کێشیان لەگەڵ سەرۆکی پەرلەمان هەبوودایان بە محکەمە فەرمی ئەوش سەرۆکی پەرلەمانتان بدایە بە محکەمە با محکەمە ئیشەکە یەکلای بکردایەوە ئێمە پرۆژەیەکمان تەقدیم کرد لەگەڵ لایەنەکانی تروتمان مدەی کاک مەسعود بەرزانی کۆتایی هاتووە ئێدەیەوەش بە پرۆژەیەتان کردایە کاکە ئێوە وا سەر و قەڵبتان کردەوە بە یەکا بە کەس چاک نەکرێتەوە یعنی بۆیە دەڵێم ئێمە و پارتی هاوتان نین لەبەر پرسیارەتی لە چارەسەرکردنی زۆر باشە پارتی دەبێ هەنگاوێکی عملی بنێ ئەگەر ئێمە نەچوینە پێشەوە 4 هەنگاو ئەو کات حەقی گلەی هەیە زۆر باشە دیارە بەرپرسیارەتەکە زۆر جار بازدەوە دەکرێت کە دەکەوێتە سەر ئەستۆی پارتی بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ینی زوتنەوەی گۆڕانج وەکو هێزی دووەم لە هەرێمی کوردستان ینی بەرپرسیارەتێکی دەکەوێت تا ئەستۆ بەرپرسیارەتەوەی بڵێن باشە دکتۆری سفتۆ دەست لە کار پێشەرەوە کاک مەسعود بۆ خۆت بمێنەرەوە ئەنجومەنی وەزیران وا بمێنەرەوە کاکە خۆ ئەمە چ بکەین ئەمە پێی ناوتێ بەرپرسیارەت بە ئێمە دەوترێت دەرکردن لە عملی سیاسی و دوورکەوتنەوە کاکەنەوەی بارودۆخەکە بەم شێوەیە کە ئێستا هەیە و خەڵک ڕۆژ لە دوای ڕۆژ ناڕەزایەکان زیێدەتر دەبێت چ قازانجێک بە بزوتنەوەی گۆڕان دەکا یاخود چ قازانجێک بۆ خەڵکی کوردستان دەبێت چارەسەرەکان دەبێت چۆن هیچ قازانجی نییە زەرمەندی یەکەم لەم دۆخانە خەڵکی کوردستانە زەرمەندی یەکەم ئەو هەمومان دەزانین وەزعی خەڵکی کوردستان لە چ دۆخێکدایەوە بەرگەی درێژە کێشانی ئەم هەموو قەیرانە ناگرێ قەیرانی داراییت هەیە موچەت پێ نادرێ مؤسساتت پەکی کەوتووە لەولاوە دۆخی سیاسی و خراپی نێوانی لایەنە سیاسیەکان ئەمانەوە کووتمان هەمووی بارگرانین بەسەر خەڵکەوە نەبزوتنەوەی گۆڕان قازانجەکە و نەبزوتنەوەی گۆڕان تەمەنای درێژە کێشانی ئەم دۆخەیە بزوتنەوەی گۆڕان حەزەکە هەر ئێستا دۆخی کوردستان مؤسسات چاک ببێ لایەنەکان بە یەکەوە دانشن بژێوی ژیانی خەڵک باش ببێ خۆ بزوتنەوەی گۆڕان تەمەنای درێژە کێشانی ئەم دۆخە ناکە کاکە کەمێکیت کە دەچمە لای بەڕێز فەرحان جەوهەر بەڵام دەنەوێت لەو پرسیارە وەڵام دەی تۆ اینجا بڕۆم ینی ئایا ڕووداوی هەفتەی شوبات چاوەڕێ دەکرێت دووبارە ببێتەوە بزوتنەوەی گۆڕان لە ڕێگای شەقامەوە بتوانێت فشاری زیاتر بخاتە سەر ئێمە شەقام خۆی وا دەجوڵێ شەقام خۆی برسیە شەقام خۆی داواکاری هەیە شەقام پێویستی بەوە نییە ئێمە و تۆ ئەو بیجوڵێنێ شەقام بۆ خۆی هاتوتە سەر شەقام و دەجوڵێ و داوای حەقی خۆی دەکات باش بەڕێز فەرحان کاک بێستون باز دەوە دەکا خەریکە شەقام جوولەی پێدەکرێت لە دژی ئەوەی کە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە پێتان وایە بەم شێوەیە هەرێمی کوردستان بەرەو چه ئاقارێک هەنگاو دەنێت وەڵاهی پێوان وایە بەو عینادە سیاسیای لایەنە سیاسیەکان و بەتایبەتیش بزوتنەوەی گۆڕان کە پێداگیری لەسەر ئەوە کە چارەسەرەکە 100% بەدڵی خۆی بیتن و هیچ
هیچ مافێک بەلایەنەکانی تر نەدا پێمان وایە بەم وەزعە بەرەو خراپترە چی باشتر نابیتن بۆیە ئەگەر لە خەمی خەڵکدانە بابین تەنازولات بکەین بابین لە مافی خەڵک بپرسین بابین پێکەوەدا بنیشین چۆن چارە سەرەکرێتن جارێ ئەوان دانیشتەکەیان ڕەبزە هەر پرۆژەیەکە بێ ئەڵەی کۆنە هەر قسەیەکەکەی ئەڵێ ئەمە دووبارەیە وەرن تەنها ڕقیان لە کەسێک گرتووە کە سەرۆکی پەرلەمانە کە بوو سەرۆکی فراکسۆن و بەداخەوە پێی لە هەموو ئیتفاقەکە ناکە دوو کەسێک چوونە بنشانی و زۆرینیان بەدەستهێنا پێیان لە هەموو ئەو ڕێکەوتانەدا کە لە کوردستان هەبوون لەگەڵێک پێکەوە بۆ حکوومەتێکی من کە فراوانمان پێکهێنا و پێیان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەگەر وایە ینی خودی کاک بێستون باس دەوە دەکاتن کە ئەوان لەوە قازانج نابنن لەو کێشەکە بەردەوامی هەبێت چونکە ئەوان نە لە حکوومەتدانە نە ئەگاداری داهاتی هەرێمی کوردستانن ئەوان قازانجە بینن بەڵێ ئەوان زۆر قازانجەکەن ئەوان بەنیەتی خۆیان زۆر قازانجان کردی ئەم دۆخیان خستۆتە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان لە خەیاڵی خۆیانە گویا خەڵک شەقام هانە دەندژی پارتی دیموکراتی کوردستان کە سەبەبی یەکەمی کێشەکانە کەچی لەوە شەقام لەوە وشارترە ئەزان پارتی دیموکراتی کوردستان خۆی دایتە شانی دایتە بەر مەسئولیەتەکە و ئەوان لەژێر مەسئولیەتەکە دەرچوونە ینی ئەمە ناکرێت لایەنەکانی تریش وانە پێیان وایە لەمەدا هەندێک لایەنی تریش پێیان وایە قازانجەکەن لەوەیدا کە خۆیان لەژێر بار بینە دەرێ ئەگەر پارە و مەسئولیەت و وەزع باش بی بەڵێ لەناو حکوومەتن ئەگەر خراپ بوو هەموو لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستانە پارتی شانی دایتە بەر شار شان دایتە بەر مەسئولیەتی ئیداریش قەیران هەنە ڕاناکە تەحملی مەسئولیەتی خۆی تاریخی ئەکە بەقەت خۆی بەڵام ئەوان پێیان وایە لەم بەردۆخەدا قازانج ئەکەن لەبەرەوەی هەموو لە بزوتنەوەی گۆڕان حزبەکانی دیکە یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی یەکێتی نیشتیمانی کوردستانیش یعنی ئیزدواجێت لە قسەکانیان لە لێدوانەکانیان دەبیندرێتن هەم سەبارەت بە حکوومەت هەم سەبارەت بە مافی خەڵک لە هەرێمی کوردستان ئێستا پارتی بە تەنیایە بەتەکید هەم ئیزدواجێتێکی گەورە بە تایبەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە ئەم خەڵکە ناوشیارە هیچ نازانیتن ئاگای لێنیە لە حکومڕانێتی 25 ساڵی منتقەی سلێمانیدا هەرچی ناگەندەلی و ناشەفافیت هەیە لە سلێمانی دەستی پێ کردووە ئەم بودجەی چەند ساڵی بردووتیان لەوێ سەرفیان کردووە بەبێ پرۆژە و بەبێ ئاوەدانی جگە لەوەی باڵباڵێنەی ناوخۆیەکان کە داوا شەفافیت لە پارتی ئەکەن لە حکوومەتەکەن لە ناوخۆیاندا لەگەڵ یەک شەفافنینە و داهاتەکەیان لەلایەک ئیتیهامەکەن کە قۆرە کراوە یعنی هەموو ئەم کێشانە و ئەم ئیزدواجیەتەی ناو ئەم حیزبانە بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆی ناداتە بەر هیچ مەسئولیەتێک و پێی وایە بە پیاڵەیەک ئەو بەخۆی بکات و ئەشورێتەوە لەو هەموو عیب و عارانێکی هەیەی ئەمە خەڵکی کوردستان ئەگەر وایە یەکێتی ئەو هەموو گلەیەی کە ئێوە وەکو پارتی گلەییتان لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بۆچی لە بەرامبەر بزوتنەوەی گۆڕان بڕیاری بەپەلەتاندا سەرۆکی پەرلەمانتان بەرامبەر بە یەکێتی هەڵوێستان بەم شێوەیە نییە بەرامبەر بە یەکێتی نییە یەکێتی لەبەر کێشەکانی ناوخۆیدا خۆی خستۆتە لایەنێکدا پێی وایە بۆ تەزیرکردنی کێشە ناوخۆیەکان ململانی لەگەر پارتی دیموکراتی دروست بکە هەرچی سیاسەتێکی هەیە ئەم ماوەیە ئەنجامی ئەدەن لە ڕقی پارتی دیموکراتی کوردستاندا یعنی هیچ ڕۆیایەکی استراتیژیەکی وازح بۆ کوردستان نییە ئەوەی ئەیکەن لە ڕقی پارتی دیموکراتی کوردستان تەنها ڕق مالکی دەینن فتلاوی دەینن ڕۆژێک حەژی شعبی دەینن ڕۆژێک لە میدیا بە پەکێکە هەڵ ئەرێن ڕۆژێک لەگەڵ ئینقلابی تورکیادانە کە گەلی کوردستان لە تورکیا لەگەلی دانیە ئەمانە ئەم سیاسەتە ڕقاویە و پەرچە کردجارێک هەموو حزبەکان بە پرسیارەتی ئەم بارودۆخە کە لە هەرێمی کوردستان هەیە بە باش بە خراپ دەخەنە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان ئایا پێتان وایە بەرپرسیارەتەکە تەواو لەسەر شانی پارتی دیموکراتی پرسیارەتیەکە لە هەموو لایەنەکانە بە بڕ و ڕادەی جیاواز پێکەوە هەموو لایەکان بەرپرسیارن هەموو لایەکان بەشداربوونە لەو کێکە لەو حکوومەتە کە پێکەوە دابەشیان کردووە بەڵام کە ئەزمەیەک ڕوئەدا ئێستا با نمونەیەک بینمەوە ئەگەر هاتبە پرۆسەی نەود زیانی پێ نەگەیشت با لە سعرەکەی دانە بەزی با هەروەکو پێشە بە $110 باە کە پارە ئەرژایە کوردستان چۆن ئەیان گوت یەکەم بیرە نەفت ئێمە لێمان داوە چۆن ئەیان گوت ئەی ئێمە نەبووینە نەفتمان کەی ئێوە باسی نەفتان کردو ئێمە بووین باسی نەفتمان کردووە کە سەربەخۆی بگاتە سەر ئەلێ ئێمە بووین بەڕێز فەرعان هەموو حزبەکان دەڵێن داهاتی هەرێمی کوردستان بەتایبەت کەرتی پێترۆل شەفاف نییە ئێوە چۆن ئەوە ینی دەتوانن بیسەڵمێنن کە کەرتی پێترۆل شەفافە ئەو داهاتەی کە لە ڕێگای نەوتەوە لە ڕێگای پێترۆلەوە دەست هەرێمی کوردستان دەکرێت بە دادپەروەری لەسەر فەرمانبەران و خەڵکی کوردستان دابەش دەکرێت ئێستا سیرکەن لە بڕیاری ناردنە دەرەوەی نەفت بە شێوەیەکی سەربەخۆیانە بڕیاری پەرلەمانی کوردستان بە دوای ئەوەی 3-4 مانگ چاوەڕێی عێراقمان کرد کە جێبەجێی نەکرد پەرلەمانی کوردستان بڕیاریدا کە بڵێ بۆ دەستکەوتنی شایستە داراییەکان حکوومەت مخەوەلە هەر ڕێگایەک بگرێتە بەر بۆ پەیداکردنی
موچەی خەڵکی کوردستان لایەنە سیاسەکان بە هەموو شێوە بڕیاریان داوە بەڵام کە ئەمڕۆ تووشی تەنگ و چەڵەمەی ئابووری بووینە ئەمڕۆ ئەڵێن نەخێر پارتی دیموکراتی کوردستان بە تەنها بڕیاری داوە ئەگەر هاتبە پرۆسەکە سەرکەوتوو بەیان وەکو گوتم ئێستا داهات بەرزبا نرخەکەی بەرزبایە ئەنگوت ئێمە هەموو شەریکین خۆ هەر پارتی نییە کەواتە ئەم جۆرە تەعاملکردنە خەڵکی کوردستان لەوە وشیارترە خەڵک بخەڵەتێنن و فریویان باشە دوا پرسیارم بۆ بەڕێستان ئەوە دەبێت چونکە پێم وایە کێشەیەکمان لە بەردەمدا هەیە چارەسەرەکان چۆن دەبینی هەنگاوەکان چۆن دەبینی ئایا یعنی کۆتایی بە سەردانی هەوڵەکانی نوێنەری سەرۆکی هەرێمی کوردستان هاتووە بۆ جارێ ئێمە گفتوگۆڕەت ناکەینەوە دەست پەشخێریەکی تریش ئەەکەینەوە لەم ڕۆژانەی داهاتوو داوای کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسەکان هەروە لە حکوومەتیش بانگەواز بۆ لایەنە سیاسەکان کراوە کە بێن پێکەوە دابنیشن نوێنەریان ئەبێتن لیژنە تەشکیلەکەن ئەچن دێنەوە داتاکان ئەبینن من پێم باشە نوێنەرێکیان بچێتە بەندەری جەیهان نوێنەرێکیان بچێتە دەرەوە لەنا ئەو کۆمپانیانە ئەنی نوێنەریان هەبێت لەم لایەن بەڵام ئەوان مەجای نوێنەری خۆیان نادەن فەرموو ئێستا نوێنەریان لە حکوومەت هەیە یەکێتی جێگیری ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەیە ئایا لێ ئەگەڕێن ئەم جێگیرە هیچ قسەیەک بکاتن هیچ ڕوونکردنەوەیەک بداتن ڕێک پێ نادرێتن بە هیچ شێوەیەکدا ینی وەکو ڕۆبۆتێک ئەینن و ئەیبەن و بە هیچ شێوەیەک زۆر باش تۆزێک هەر عەلەقەن ڕێز بۆ نوێنەرەکەی خۆتان دابنێن لەم زۆر باش زۆر سپاس بەڕێز فەرهان دێمە لای بەڕێستان ئەبوو کاروان پێ دوایە لە ڕێگای ڕاگەاندنەوە ڕای گشتی چاوەشە بکرێت لە ڕووی ڕاستیەکان ناوەڕۆکی کێشەکان ینی زۆر جار حزبەکان هەوڵدەن لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەاندنەوە ڕاستیەکان وەکو پێویست بە خەڵک نەدرێت بە تایبەت ینی باشتر ڕوونی بکەمەوە وەکو دەبێتن زۆربەی حزبەکان لە حکوومەت ئاگادارن کاک فەرهان بازدەوە دەکات کە جێگری سەرۆکی حکوومەت لە زاری خۆشیەوە بازدەوە دەکات کە ئەوان ئاگاداری هەموو داهاتی هەرێمی کوردستانن بەڵام لە هەمان کاتدا میدیاکانی یەکێتی دەڵێن داهاتی هەرێمی کوردستان شەفاف نییە ڕای گشتی چۆن مامەڵی لەگەڵدا دەکەن خۆی بنەمای پێکێنانی ئەم کابینە لە سەرتاوە لەسەر بنەمای بەشبەشیانەی حیزبی هەر وەکو ئەوەی ڕابردوو بوو پێشتر لە نێوان دوو حکوومەتە دروستە بوو دوو لایەنە دابەشەکرا لە دوای ئەن لەم کابینە بووە پێنج یەک ساڵ حیزبی چۆن ینی داهاتیان لە نێو خۆیان داهات نایسەیەکی لە هەڵەکانی پەرلەمان مەسر ئەو ماوەیە لە میزانی حیزبەکان و دەستی پێکرد لە کاتێکە ئێمە لە وەزێکی قەیراناویە بوون ماوەی ساڵێک زیاتر حیزبەکان پارەیان وەرنەگردو بۆیە ئەمەوێ لەسەر ئەوەی جەماوە قسە بکەم کێشەکە قەیرانەکە هەیە قەیرانەکە هەیە خەڵک برسیەتی کە سوکاری شەهید موچەی نییە ئەو فەرمانبەرانەی حکوومەت بەڕێوە ئەبەن موچەیان نییە لەبەرەوە هاندەرێکی گەورەیە ڕاستە بەڵام حیزبەکانیش یعنی تا ڕادەیەکیش پێشتر بە جۆرێک لە جۆرەکان یعنی کەس هەنگاوی ناینا بۆ چارەسەر مەترسی لەو تەحریکە جەماوەریە بوو کە بە شێوەیەکی ئەتوانم ناڕاست پەروەردەکرا بوو ئاراستەکانە کرابوو بەڵام ئێستا قەیران وجودیە کێشە حیزبیش نەبێت حیزبەکانیش نەبن خەڵک ئەچێتە جادە بڕات زۆر باشتر وایە حکوومەت بیر بکاتەوە لە چارەسەرباشی قەیران زۆر بەپەلە ڕۆیی پێ دوایە تەنیا ڕێگە چارەسەر جولاندنی شەقام و ینی شقام داوای حەقی خۆیەکە کەسمان بەرمان بە شقاکە چارەسەر شقام داوای حەقی خۆیەکە بابەتێکی ترە حەقی خۆیەتی داوای حەقی خۆیەکە داوای مافی خۆیەکە و ئەوانەشی کە ئیدارەی ژیان و سیاستیان لە وڵاتە بەدەستەوە دەبێت ئیدارەی ژیانی خەڵک بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەم جوولە هەیە ئەوە حەقی شقام خۆیەتی منەمەوە قسە لەسەر بکەم کاک کامەرانەگەرێک دەرفەتم بێ کاک فەرحانەڵێ پارتی بەتەنیا شانی داوەتە بەرپرسیارەتی و بەتەنیا شەڕی داعشەکە و بەتەنیا کاکە پارتی ئەوەندەی مؤسسە داگیر کردووە لە وڵاتەیە بە زۆری زۆرداری حەقی خۆیەتی دەبێ شانی بداتە بەری و بەڵێ دەبێ بەرپرسیارەتی بگرێتە دەست ئەو دقەیەی کە وەزیری پێشمەرگەی ناردەوە بۆ ماڵەوە بەڵێ دەبێ بەرپرسیارەتی شەڕی داعش بگرێتە دەست ئەو کاتێک کە وەزیری دارایی ناردە ماڵەوە دەبێ بەرپرسیارەتی دۆسیی مالیە و پارە و نەوت و داهاتەکانی لە وڵاتەیە بگرێتە دەست پارتی جونگە ئەساسەکان ئەو بەشەی کە حەقی خۆیەتی گلەیمان نییە سیهۆش کورسی هەیە و باشە پیرۆزی بێ باش ئەوانی تری لەکوێ هێنا ئەوانی تری بە زۆر دەست بەسەرا گرتووە ئەوانە ئینقلاب بوون کە لە کوردستانە بەسەر حکوومەت و بەسەر پەرلەمانە هات بۆیە پارتی دەبێ بەرپرسیارەتی هەڵبگرێ و دەبێ خەڵکی کوردستانیش ڕوویدەمیان لە نێوانی لایەنەکان زۆرتر ئاراسی پارتی بکەن چونکە پارتی بەرپرسە لە موچە پارتی بەرپرسە لە پەقسنی مؤسسات پارتی بەرپرسە لە بەشی زۆری ئەو قەیرانانەی کە ئێستا لە کوردستانە هەیە کەواتە چارەسەرەکەی لای پارتیە
دەبێت پارتیشانی بداتە بەر هەر شتێک ڕوو ئەدا پارتی لێ بەرپرسە و خەڵکیش حەقی خۆیەتی ڕوودەم بکات لە پارتی و هەنگاوەکانی چارەسەرەکان لە لای پارتیەوە دەست پێ بەڵام لە هەفتەی شوبا دەرەنجامەکانمان بینی کە ینی ئەو کات بسووتنەوەی گۆڕان کۆمەڵێک دروشمی هەبوو دروشمی گۆڕینی سیستەمی تەواوی هەرێمی کوردستان هەیبوو بەڵام دواتر بەشداری لەو سیستەمەکە کە پێشتر ڕەخنەی لێ دەگرت ئایا ئەم جارە دەرەنجامی دەبێت پێچەوانەی پێکە بەشداریکردنی ئەمە لەو سیستەمە دەرئەنجامی ئیتیفاقیەکی سیاسی بووە دەرئەنجامی بەرکەوتەی ئینتیخابی خۆمان بوو ئەوەی کە پشکمان بەرکەوتووەکو لایەنە سیاسەکانی تر هاتوین لەو حکومڕانیە پەرلەمانمان بەرکەوتووە کۆمەڵێک وەزارەتمان بەرکەوتووە ئەوەی کە خەڵک متمانی بە ئێمەدا مەبەستم چاکی مەبەستم لەوەی کە شەقام جولەی پێکرا دەرەنجامی دەبێت یاخود بارودۆخەکە بەرەو شەقام بجوڵێ خراپ دەبێت بێگومان دەرئەنجامی تووڕەیی خەڵک دەرەنجامێکی خراپە بێ زۆر باشە بێستون فایق ئەندامی پەرلەمانی کوردستان لە بزوتنەوەی گۆڕان زۆر سوپاست دەکەین هەروە فەرحان جەوهەر ئەندامی پەرلەمانی کوردستان سەر بە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاسی بەڕێستان دەکەین هەروها ئەبوو کاروان سەرۆکی فراکسیۆنی ئازادی لە پەرلەمانی کوردستان زۆر سوپاس دەکەین بەڕێزانم سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بەخێر